من مناڵێکی 3 ساڵا بووم کە دایشی خۆم لەدەستدا. لە عایلەیەکی هەژار و کەم دەرامەت لەدایک بووم و گەورە بووم و لە تەمەنێکی کەم و گەنجێتی و هەرزەکاریدا دەستم کرد بە کاری خراپە و بەدڕەوشتەکەم چی بوو؟ خواردنەوە بوو، دوور و کەوتنم بوو لە خوای گەورە. لام گرنگ نەبوو، بە شەو و ڕۆژ مەست و سەرخۆش بووم. دەهاتن نسحەتیان دەکردم و ئامۆژگاریان دەکردم، بەڵام لام هیچ گرنگ نەبوو، لەسەر ئەو تاوان و خراپەی خۆم بەردەوام بووم و هەروەها تەنیاییەکی بێشومارم هەڵبژاردبوو. ئەو تەنیایی خۆم زۆر لاگرنگتر بوو لە ناو تەنگەشە و کێشەی ناو کۆمەڵگا. تاوەکو ڕۆژێک لە ڕۆژان باوکم لە دوام دەگەڕا، هەڵبەتە ئەو دەماش تەنیاییم هەڵبژاردبوو، لە چۆلەوانێک دانیشت بووم و فکرم لە ژیانی خۆم دەکردەوە. باوکم هات بۆ لام و گوتی: کورە دەبەسە وازە و تەنیایی بینە، کورە دەبەسە وازە و ئارەقە بینە، وەڵڵە حەیای منە دەبرد لە هەموو جێیەکی ئەتوو. زانیت چییە؟ ئەمن ئەو تەنیایی خۆم بە هەزار قەڵە باڵغای ناو کۆمەڵگای ناگۆڕم، ئۆزە لێم گەڕێ. کورە دەبەسە وازە و خۆڕیاتێ بینە، کورە دەبەسە وەڵڵە دەربە دەرت کردیمە. ئەو ئێستا خانەکەشم نەقز ڕۆی باشە دەی بچم یەک هەفتە لە دوخانی کێ بگەڕم، ئەوم دەربە دەربم دەی. ئێستا من چ لێ بکەم کوڕم؟ ئەوە چراقەتان بە منەیە، ئەماگە خێراتش بکەم و بشخۆمەوە زەرم بەز و نەفسی خۆمەیە، خۆ زەرم لەو عالەمێ نییە. دەورە تا سەدیوتە من تەحەدەرە ناموسێک بەشەری بکەم، مەزاسامە گوڵ لە من دەکەن، دەلێم گەڕن کاکە لەو تەنیایی دادنشم، دەلێم گەڕن، مهم زەرم لەو خۆمەیە، خۆ زەرم لە بەیەک بەشەری نییە، حاتی لە من ناگەڕنەنگۆ. زانێت تو ئەو ژیانە خۆ زۆر پێخۆشە، ئەتو ئەو هات پێخۆشە هەموو ڕۆژێ هەر جارێ و نەفەرەکە تو بینتەوە مارێ، ئەتو ئەو هات پێخۆشە، ئەو هالە بکە لە خۆت. حاشاوەتی لا ئەتو کوڕی من نی، حاشاوەتی لا. بەڵێ ژیانی من ئاوا بوو، هەر ئەو تەنیاییەکەی خۆم زۆر لا پەسەندتر و لا باشتر بوو لەوەی بچمە ناو کۆمەڵگا و نزیک بووم لە کێشەکانی ناو کۆمەڵگا و بچمە ناو تۆڕە کۆمەڵایەتەکان، ئاگام لە کێشە و مەشاکلەکانی ناو تۆڕە کۆمەڵایەتەکان بێت. هەتاوەکو وای لێ هات کە شەوێک لە تەنیاییدا دانیشتم و بیرم لە لای ئەو ئەستێرە و مانگ و دروستکراوەکانی خوای گەورە بوو. فکرم دەکردەوە کە ئایا ئەوانە چۆن دروست بوون. ئینجا لە کۆتاییدا بۆم دەرکەوێت کە خوایەک هەیە لە پشت ئەو دروستکراوانە. منیش هیدایەتم وەرگرت و وای لێ هات کە بگەڕێمەوە لای خوای گەورە و ئیسلامم پێ ڕێیەکی ڕاست و دروست بێت. تاوای لێ هات من کە خۆڵباریم بە، باران بە، زەو خۆش بە و ناخۆش بە، دایم لە نوێژە فەرزەکان فەزڵی خوای گەورە لە مزگەوت ئامادە دەبووم. ئیتر وای لێ هات بوو کە من یەکە و کەس بووم دەچم بۆ مزگەوت و هەروە کۆتا کەس بووم لە مزگەوتدا هاتمە دەر. ئیدی ئەوە ژیانی من بوو کە لە ماوەی 18 ساڵ تەمەنم چیم بەسەر برد و چیم بەسەر هات. هیوادارم کە ئەو هەڵەی من کردم ئێوەش نەیکەن و هەروەها یەک خراپەکاری ماوە کە من دەیکەم، ئەویش تەنیا ئەو جگەرەیە نەگریسەیە کە هێقم لە یەقەی ناکات و هێقم بەرنادا. ئەویش بە هیدایەتی خوای گەورە و بە فەزڵی خوای گەورە ئەویش تەرک دەکەم و ئەویش لە ناو دەچێ و ئەویش نامێنێ. ئەوە ژیانی من بوو. هیوادارم ئەو خراپەکاریانەی کە من کردم ئێوە دووبارە نەکەن و ئێوە نەیکەن. بۆیە لە کۆتاییدا دەڵێم تۆی گونەحبار، هەر کاتێک بگەڕێیتەوە لای خوای گەورە بە گەورەی خۆی لە تۆی بەندەی گونەحبار خۆش دەبێت.